وەڵڵاهی ئەم کێشە و ناکۆچیانە هەر هەبووە بەڕاستی جاری وایە دەرەکەوێ جاری وایە نامێنێ جاری ئەوەیە تەڵان من هۆکارەکانی بۆ گێڕمەوە کە تەجاوزی ڕابردویان نەکردووە ئەمانە ئێمەڵی دەرسی لێ وەرگرت و تەجاوزی بکاوە هینی بکە ئیتر نەبێتەوە ئێستا بازێ ناکۆچی هەیە عینەن ئەوانەی 64 و 65 شتە زیندوو بۆتەوەیە توانەوە یەکێکە لە هەڵەکان چووکە تۆ کە تووشی کێشە و ناکۆچیە بی دەبێت لێ بکۆڵیتەوە بزانی بۆ بووە محاسبەی ئەوانە بکەی کە کردویان و ئیتر وازی لێبێنی تێپەڕی بچی بۆ شتی تر شتە کۆنەکان هەرماون ڕێگەکانیان یان لەهین ئەمە یەکێکە هی دووهەم بە قەناعەتی من دانیشتنی پێویست نییە لە بینیان مەسەن سەیرەکەی لە 3 مانگ جارێ وەفدێ یەکترە بین نانێکە خۆن ئۆڕۆن ئەوە پێ ناڵێن گفتوگۆ و هین و ئەوانەیانی گفتوگۆ ئەوەیە تۆ دابنیشی جەلسەیە 2 جەلسە 3 جەلسە لەسەر شتێکان ڕێکەوی اتفاقات بکەی لەسەر ئەوە کە ئیلتیزامت هەبێ زۆر زۆر زەعیفن لەوا بەڕاستی هەم لەگەڵ بەغا هەم بینی خۆیان بەڕاستی یعنی وردەکاری مەسەیسا چەند وەفد چۆتە بەغا نە بەیانێ دەرەچێ بۆچی چووە نەکەیەتەوە بەیانێ دەرەچێ چی کرد ئەزانم بەڵام خۆی ئوسوڵی وایە مەسەن تۆ چی بۆ بەغا بۆچی چووی بێ بەیانێ دەرچێ بڵێ وەفدێکە چێ بۆ 1 2 3 4 5 ئەمە کە هاتیەوە دەبێت بەیانێ دەرکەی بڵێ چوین ئەمە وت ئەوان ئەوەیان وت ئەمە ئەوەی بوو هیچ نییە لەبەرەوە هەر کەسەکەیەتەوە بە نەوعێک باسێکە یەکە بە پێی حیزبەکەی خۆیەوە هینێکی تریژەوەی دەستی دەرەکی هەیە کاکە سەبەساوەی زیینەوەی وەرتی تورکیا دەورێکی گەوری تێ چوون تورکیا بۆ بچێ لە 4 کەس لە زیینەوەی وەرتیدانش بۆ بچێ لا بدەن من زۆر جاروتومە بابە پارتی وێکێتی بینی خۆتانە وەڵان ڕێک بن وەفدێکی مشتەرک دووسکە بچن لەگەڵ پەکە گفتوگۆ بکەن بۆ نایکەن دانانیشن لەگەڵێک کاک دانیشن لەگەڵ پەکەی فتووە بکە بڵێ کاکە تۆ سنوورەکەت ئەمەیە تۆ لەوێ بە لێرە بم ئەوە بەڕێکەوتن ممکنە بتوان بگەنە نەتیجە دوور بە دوور هێرشەکەنە سەریەک بە ئیعلام دانانیشن مەسەن 92 بیرمێتەوە یەکێتی و پارتی لەگەڵ پەکە دانیشتن و ڕێکەوتن لەسەر بەعزێشە باسی تێک چۆوە کە دانەنیشی و بەیان ئەو درژی و ئەو درژی ئەو دەبێت بە شەڕ و هەرا و تورکیاش خۆی ئیشی ئەوەیە تورکیا ئەیەوێ شەڕی کورد و کورتە بێ کورد لە کوردە کوردی باشوور لە پەکەکە بدەن پەکەکە لەوان بدا ئیتر ئەوە ئەو بەسمە دروزە بێ نازانم زیینوەرتی چی لێ هاتەوە هەر باسیشی نەمایە هەلیش نەبوو باسیشی نەما نەمازانی چی لێ هات دانیشتن نییە چونکە نازانم یانی وەکو دژی یەکن شتێکی واجینا عادەتەن کۆنی شوێر بوون هەربێ خەڵقی کە بێدایان نییە ئەوە نەبوو مەسەن وەختی خۆی هیچێتی و پارتی ئەو هەموو ناکۆچیەوەی ئەمریکا داینان مەساویە ئێران کۆن لە هەفتاکان باشە خۆت دانیشە خەڵق بۆی سە کەس نایە دانێ خەڵقی دەرەوە بێزار بووە لەم قەزیانەکە لە ئەمریکایە ئەوروپایە ئەم هەموو کێشیان هەیە و کۆرۆنای چۆتە سەر کێ بیر لە تۆ کاتەوە هەر لە خەیاڵە ئەنین خۆت دانیشە کێشەی خۆتە وەنیە کە هیچ دەوڵەتێ نایە تۆ هینکە دەوڵەتان ئەگەر بێشن بەرژەوەندی خۆیان هەیە مەسەزا تورکیا بەرژەوەندی خۆی هەیە ئێران بەرژەوەندی خۆی هەیە بەپێی بەرژەوەندی خۆی دیە ئەگەر بێ طبعا ماخەرجا مشکلەکەوەی ئەزمونێکی زۆریان هەیە بە یەکەوە زۆر ئیشیان کردووە کێشەشیان هەبووە بەس لەوە ناچێت دەرسێکیان لێوەرگرت بێ زۆر زۆر ناکۆچیە بینی بڕوا ناکەم زۆر گەورە بێ بەس دانانیشن کە دانەنیشن کێشەی لێ مەسە ئەمەی پەرلەمان کە ڕوویدا ئەمەی ئەو ڕۆژە تۆ مەسە من پارتی بم 6 7 حیزب پێم بڵێ ئەمە مەکە نایکەمیتر بوو بۆ ئیلا ئیلحاف بکەم بڵێم بیکەم بۆچی یانی دانیشن حەلیکەن بە تەفاهم وەنیە سەرۆکی پەرلەمان ئەڵێ ئەمەم ناوێ 6 حیزبیکە ئەڵێ نامەوێ تۆزێ وەختی بدەن دانیشن دوو قسە بکەن بەڵکو حەلێ بدۆزنەوە وەنیە بەڵام وای لێ هاتووە لە ڕقی یەکش دەکەن
مثلا چونکە ئەو ناوێ ئەمەیەوێ خەر ئللا دەبێ بیکەم ئێدەکەی کێشە بۆ دروست جوانیش نییە ڕاستیە ئەوەش بووە بە کێشە هەر کێشە دروست کێشە لە دوای کێشە چونکە لە بناغا یەکگرتوونین ڕاستە ئیتفاقا دوشتیانێ بەڵام زۆر ئەوە نییە و دەوریشیان کەمترەوە بەڕێی من نەبوونی مام جەلالیش دەورێکی هەیە حەقیقەت بڵین کۆن کە کێشە لە بین یەکێتی و پارتیە و زۆر بە ئاسانی ئەو بە نەرمی خۆی و بەهین حەلێکی بۆ دوێ لەگە کاک مەسعود حەلی شتێکیان نەکرد ئەوەش نەماوە تەبان دەوری ئەوە و هەر باشە الحەمدوللا کوشتن نییە ینی بەسەر بڵێ نییە چەک بەکارنا ئەوە شتێکی زۆر باشە بەڵام نابێ وابن ینی ئەوە باش نییە بەڕاستی ڕێی عام نییە لە کوردستان زەعیفە و طبعا لە عینی وەختیشا دیارە ئەو ناکۆچیانە قەراری ڕێی سەرەوەی یعنی ئێرادەی سیاسی نییە بۆ ڕێکەوتن ئێرادە هەیە بۆ هینتر ئەجینا کادرێ ناتوانین مشکێ دروستکە لقەیە کادرێش دێ دیارە لەسەرەوە ناڕێکن لەبەرەوە ئەو ناڕێکیە جار جار کەمە بێ جار جار زۆرە بێ لا هەر هەیە دایوەشانوە چیزیان لەوە زیاتر چیان فەرمو ئێمە ئێستا وەزع ئێمە تەماشاکە موچەیە دەبێت چاو لە بەغاوێ پارە بۆ نەنێرە هیچ نیێبی دێ بخاو مال علم دەبوو ئەم حکوومەتە کە 28 ساڵە هەیە احتیاتی شێ بێ هیچی نییە مەسەلا لەو لاوە تۆ کەوتویتە دەست ئێران و تورکیا وەکەیفی خۆیان تەلاعوبەکەن دێن دەڕۆنەوانە چووکە تۆ والیا تۆ محتاجیان نیە و ئەوانیش بە خۆیان شروعی خۆیان فەرزەکەن لە لایەکی ترەوە ئەو وەزعی کە دروست بووە لە بینی بۆ هاوڵاتی بۆ خەڵق ینی دوو منطقەیە و سەیتەرێ ئەم و سەیتەرێ ئەو هاتوو چۆ زەحمەت بووە و کێشیانی تاکەی ئەمە بەسەر 20 ساڵە بێ چەندین بریاردرا پێشمەرگە ئەکەن بە یەک و ئاسایشەکەن بە یەک و هیچ نەبوو نایەنەبێ نەک بڵێ پێیان ناکرێت من ڕێی من لە قیادەی سەرەوە نایەنەوێ ئەو یەکگرتووە هەبێ دژی دوو ئیدارەیشن باشە خۆ ئێستا دوو ئیدارەیە بۆ دژی تۆ هەمویان سەری سەرەوە لووتکە ئەجینا بیەوێ لووتکە هەلیەکە بەڕێی من دیارە لووتکەکان دژی یەکەن بزانەی تر هۆکاری چیە ئەوەی چیە ئەجینا ئەو خلافاتە تۆ بڕۆ ناو کادری یەکێتی و پارتی و گۆڕان بەڵا خلافاتی جوان نبین هەتا لە بینی کادر بەس سەرەوە ئەتوانێت چاچیکە ئەتوانێت خراپیکە لە کوردستان مەزە من ڕێیەکمێ هی خۆم پێ ڕاستە ڕێی ترم پێ غەڵەتە مەسەنە ئیتر هەرە بێ هی خۆم مەسەن نیم بێ ڕێی ترم پێ غەڵەتە فێری ئەوەش نەبووین ئەوڵێ تیمۆرک یعنی عمل فەریق بە یەکەوەیش بکەن فێری ئەوە بووین مەسەن من منطقەی خۆم هەیە و خۆم مەسئولم تۆ منطقەی خۆ دەبێ خۆ مەسئول تۆ ئەو بێ هین نین لەو بارانەوە لەبەرەوە حتا بێستانیەتەوە ئێوە کە کەرکووک ئێمە لێوە بووین کورد لێوە نەبوو لەوێش هەر حیزبە سزنی خۆی هەر حیزبە ئازایشی خۆی باشە تۆ لە لایەکەوەڵی کەرکوو قودسە و نازاشی باشە لەوێ یەکگرتوو بە لەوێش یەکگرتوو داعش هات هەر یەکگرتوو نەبووین کۆڕۆنا هات هەر یەکگرتوو تێ ناگەمێنچ ئەمە شتێکە بەڕاستی هەم میلەتەکەت زۆر زێرەکە و هەم خۆیان زۆر زێرەکەن خۆیان یعنی و خەڵقی دەرەوەش بێزارە بێ لێ زۆر نایە بەلاتە خەڵقی دەرەوە هەر یەکە ئەوە نی مشکلە هەیە ئێستا هەر ئەسڵەن ناپەرژێ سەرەوەی باسی وڵاتی تریشکە نەک ئێمە وەزعی یەکێتی و پارتی ئەم کۆنگرەی یەکێتی کە گیرا زەوەزعەکە خراپتر بووە چونکە ئەوانەی کە بوون بە مەسئول لە یەکێتی پارتی ڕێی دژیانەوە نییە ئەوەش کێشە یانی ئەوە نییە بڵێ مام جەلال هەیە مام جەلال بە دوو کەلیمە لەگەڵ ئەوەش نەماوە طبعا ئەوەش کێشەیە مەسەن سەیرەکەی لەگەڵ گۆڕان مەسەن
ئیتیفاق خوشتیان هەیە بەڵام ئەم جارە لە پەرلەمان ئەوانیش لەگەڵ یەک تێکچوونەوە چونکە بناغەیەکی وای بە تەفسیلاتەوە بۆ ڕێکەوتن نییە لە بینیان هەیە ئیلتیزامات بەڵام وەکو پێویستە نییە مەسەڵەن حکوومەتە عینیشت لەو شکڕەیە بەڕێی من باش نییە وەزعەکە زۆر خراپە قەناعەتی من وەزعی بەغاژ ئێستا خراپە مەترسی ناحی ئابووری یەکەم ئەوە خەڵق مەعاشی نییە چۆن مەترسی نییە ئەو گەوتی مەترسیە وەزە تۆ چاوەڕێی بەغاکێ معاشە بدات ئەویش خۆی خەریکە بێ معاژە بێت وە نییە نەوت تێکچووە وە تێکچووەوانە ئێوە گەورەی مەترسیە خۆ مەترسی لەوە زیاتر کە خەڵق پارەی نەبوو قوتی نەبووی تر چیە مێنێتەوە بۆ نمونە مەسەڵ ئەوە مشکلەیەکی گەورەیە بە قەناعەتی تورکیا هەدەفەکەی معلومە لەوەتەی عەلاقەی بینی کورد و تورکیا دروست بووە نەوتە هەر شتێ بێ تورکیا یەک هەدەفی هەیە ئەویش ئەوەیە بێ کوردی باشوور لەگەڵ باکوور یەکتری بکوژ هیچ هەدەفی تری نییە تورکیا بە هیچی تر ڕازی نییە دوژمن دەکاکە تورکیا ڕەگەزپەرستەوە دوژمنی کووردە نەکەر پەکەکە چی کردو پەکەکە بۆ تێرۆریستە دیفاع لە وڵاتی خۆیەکە ئەو لە ئەنقەرەوە دێ پەلاماری پەکەکە ئەدا ئەم دیفاعەکە بۆ ئەوە تێرۆریست نییە ئەمە تێرۆریستە تێرۆریست تورکیایەکە بەڵام کەسەڵێ تێرۆریست تورکیایە کەس ئیدانەیەەکە پەکەکە داوای ئاشتیەکە چەند جار شەڕی وەستان و یەکلایەنە ئامادەیە بۆ دیێلۆگ ئەوە ئۆجەلان هەموو جارێ خەبەرنی لە سزنەوە من ئامادەم ئەوانە چیانەوێ بەس تورکیایکە نایکە یعنی مەسەلەکە ئەوە نییە باشە تۆ بڵێن دژی پەکەکەی باشە ئەوانی هەڵبژێراون لە پەرلەمانی تورکیا بۆ دژیانی ڕئیس بەلەدیەکان هەڵبژێن بۆ دژیانی باشەوە یعنی هیچ کوردیە نییە تورکیا لێ ڕازی بێ ئەوەیە مشکل دژی کووردە غەڵەتە بڵێ دژی پەکەکەی دژی کووردە تورکیا ئەمریکاش پشتی گرتووە دەوریکی زۆر خراپیە ئەمریکا و عالەمی دەروەش غەڵەتن تەوان بەڕێی من نەوت و نەوت فرۆشتن و شت ڕووی داوە ئەوانە تاسیری کردووە بەڵام بەڕێی من تۆزێ زیاد ڕۆیشتون بەڕێی من لە تەئیدی تورکیا بەس خۆشیانیسا شعورەکەن ڕێفەراندەمتان دی چیان بە کورد کرد چیان بەوانە کرد کە دۆستیشیان بوو چونکە دژی کووردە تورکیا عەلاقەی نییە بە پەکەکە و مەکەکە و شتیوە دژی میلەتی کووردە بڕوای بەبوونی میلەتی کوردنەیە ڕۆژاوا چیان کردو تورکیا هینیانەکە ئەیفرین چی کردووە تورکیا لە هەر شوێنێ کێشەی کورتە بێ تورکیا دژە مەسەلەوە نییە بڵێ دژی حیزبێکە و لەگەڵ حیزبەکانی کەڕێکە لەبەرەوە بەڕێی من تۆ حەقی خۆتە عەلاقە لەگەڵ تورکیا دروستکەی بەس نابێت حسابی کوردی تووشیا بێ دەبێت تۆزێ حەدێکی هەبێ تێی نەپەڕێنی بۆی زەرەر لە کوردی تورکیا دەبێت کوردی تورکیاش ئەبێ عەلاقە عینیشت کە دروستەکە لەم لاو لە عینیشت ئێمە کە لەگە ئێران عەلاقە دروستەکەین بەڵێ هەیە و پێویستە پێ هەیە بەڵام نابێت لەسەر حسابی کوردی ئێران بێ نابێت لەسەر حسابیەوە بێ ئێران بە کەیفی خۆی بێ لەم دی و ئەم تێرۆرکە ئەو تێرۆرکە و تۆ عەلاقەت هەیە تۆش نەتوانی هیچ بکەی دیتان لە کۆیە چی قەوما لەوێ چی قەوماوانە بۆ نمونە یعنی ئەو حەقە نییە تۆ عەلاقە لەگەڵ ئەم دەوڵەتە دروستکەی لەسەر حسابی ئەوە کوردی ئەو دیو کوردی ئەو دیویش نابێ مشکلە بۆ دروستکە بەڵام چونکە ئەمانە دانانیشن لەگەڵ یەک بۆی ئەمانە بخەنە قاڵبێکەوە ڕێکی خەن و تەرتیبی بکەن هەلی ناکەن هەل نابێ ناتەوان تورکیا ناشارێتەوە تورکیاڵێ من پەیوەندیم لەگە هەرێمی کوردستان بازرگانی و ئەمنە خۆی ئەڵێ سیاسی ناڵێ قەت بڵێ سیاسی ئەوانە قەتیش ناڵێ هەرێمی کوردستان دەڵێ هەولێر سلێمانی هەرێمی شیمال نازانم چێوانە واسەحە بازرگانی خۆی فایدەی کردووە نەو دەبا و هی نەبا و سیبادە هەیە بۆ ئەوان بۆ ئێمە شەیەتی بۆ ئەوانی شەیەتی و ئەمنیش مەبەستی ئەوەیە مەرحەبا لێەکە بە شەرتێ تۆ ئەبێت دژی پەکەکە بی و شەڕی پەکەکەی بۆ بکەیت
ناشارێتەوە ینی دائما تەسیحاتەکانی خۆ دیارە ینی ئەما سیاسی نەیعتراف بەبوونی تۆکە وەنا هیچ حسابێکی بۆکە وەکو سیاسی بەڵان مەسەلە تورکیا پاشی بڕۆ قسە بکە لەگەڵ ئاڵێمە لە ئێمە قەزەی کوردی نییە هەموو جارێوان ناڵێن ئێمە تێرۆرمان هەیە قەزەی کوردی ئەڵێن نییە باشە یەکێ بە 25 ملیۆن کورد بڵێ قەزەی کوردی نییە چی بۆ تۆکە خۆ معلوم بەوە بەس بەداخەوە لەبەر تەبعاان بەکاریەنێ و لێشی ڕازی نییە تورکیا لە پارتی ڕازی نییە دەوێت پارتی بچێت لە قەندیل شەڕی بۆ بکە ئەو وەختەش نازانی معلوم نییە ئەو وەختەش کە لەگەڵ پەکەکە نەما پەلاماری پارتیژت چونکە دژی کووردە تورکیا وە نییە بڵێ ئەگەر دژی کورد نییە یعنی چی 30 ملیۆن کوردی خۆی هەیە یەک کەلیمە لە دەستوری تورکیا کەلیمەی کورد نییە لە ئێرانیش نییە باشە معنای دژی کووردە بەرەوە کە دژی کوردی خۆیەتی دژی کوردی ئەم دیویژە بێ ئیمڕۆ ناسبینە ئەمانەی کە هاتن تورکیا 95 هاتوون 95 لەبەر براکوژی کورد هێنانی ینی تەواو ئێرانیان هێناویان هێناو جێشی سەدامیان بیر نایەتەوە ئەوانە طبعاً لەوێ ماونەتەوە ئەوم فترەیە لە پاشە خودی ئەوانەی کە هێناویانن دەیەوێت دەرچێ دەرناچێەوە چونکە ئەمریکای لە پشتە ئەمریکا 100% لە پشتێتی و دەڵێ بمێنە و کەسیش قسە ناکە حکوومەتی عێراقیش دژی نییە ئەڵێ دەرچۆشە بەس ڕاست ناکەن چونکە اتفاقاتی تورکیا و سەدام هەر ماوەشتە ئێمە لە پەرلەمانی عێراق بووین فترەیە زۆر هەوڵمادا ئیلغا بکردین ئیلغاش نەکراوە ئێستا تورکیا بەبێ ئیتفاقی کە لە زمانی سەداما کردوتی حەقیە سنوور بەزێ نەبێتە ئەم دی و تعقیبی عەلە ئەساس پەکەکە و مەکە ئەوانە بکە لەبەرەوە ماوەتەوە ناهەرێم خۆیان هەمویان شیعەکان حکوومەتی عێراق لایەنی کوردی نەخێر هەمومان حەزمانەکە هەڵبۆشێتەوە بەس نەکرا هیچ هەروتیان باشە و ئەبێ نیان کرد تا ئێستا ماوە لەبەرەوە بەڕێی من حکوومەتی هەرێم زەختی نەکردووە زەختی شکاوەنە مهم نییە لای تورکیا عێراق قسەی نەکردووە نەچووە مەسە عێراق من وەختی خۆی چەند جار وتومە بابە بچن لە مەجلیسی ئەمن شکات بکەن بڵێ تورکیا ئەرزی منی هین کرد با دەرچێ ناچن ئەمریکا سەیسە لەگەڵێتی حلفی ناتۆش لەگەڵێتی ئیتر ماوەتەوە بە خۆی دانیشتووە زۆر خراپەتەوەن تۆ هێزێک لەوێ دوژمنی تۆیە دشتە دژی کووردە تورکیا ئەوە غەڵەتە بڵێن دژی پەکەکەوشتە دژی کووردە وەکو کورد ئەنسوورین دەڵێ وڵاتی ئێمە یەک ئاڵایە یەک میلەتە یەک زوبانە و ئەوی پێی خۆش نیە با دەرچێ لە وڵاتەوە قسەی ئوردوگانە خۆش دژی کوردن مەسەلەوە نییە باشە تۆ دژی پەکەکەی فەرمو بڕۆ لەگەڵ حیزبێکی کەڕێکەوە نییە شتیوە لەبەرەوە بەڕێی من شتێکی خراپە کە لێ ماونەتەوە بۆ ئێمە خراپە و هەر وەختێ بیانەوێت تەحەڕوکاتێ شتی ئەوانە زۆر خراپە تەوان ماوەتەوە بەو شکڵ بۆ طبعاً ئەمریکاش دەوری زۆر زۆرە چون ئەمریکا بەڕاست و بە چەپ لەگەڵ تورکیایە چەندین جار کۆبوونە مەسەن من گوێم لێ بووە جۆرج بوش تەسریحیدا ئۆباما تەسریحیدا دەڵێ پەکەکە دوژمنی ئێمەیە باشە پەکەکە چی لە ئەمریکا کرد بۆ دژمنە لەبەر خاتری تورکیا لەبەرەوە پشتیوانی ئەمریکاکە زۆر تاسیری کردو تاسیرێکی گەورە طبعاً شتێکی تریش هەیە حیزبایەتی تەسک حیزبایەتی تەسک چەسپاوە بووە بە ئەساس یعنی پێش کوردایەتی و مەسەلەی کورد کەوتووە مەسەڵەن حیزبەکە خۆی پێڕاستە ئیتر ڕێی خۆی لای مهمترە لە ڕێی تر و ئەوانە و ئەو زۆر ناکۆچیش کە دروزەوێ لەسەر ئەو حیزبایەتی تەسکۆوەیە هەر حیزبەش هێزی خۆی هەیە پێشمەرگە و شەڕ و شۆڕیش لەوە دروزەبێ مەسە من حیزبێکم تۆ حیزبێکی کە ناکۆک نابین من قووەتم هەیە تۆش قووەتت لێ لێگەدەن
ئەگەر ئەو قووەتانە عایدی دەوڵەت بوونایە مەسەلەن نەک تابعی حیزبەکە نەتوانی شەڕی براکوژی بکەن لەبەرەوە هەر حیزبە پێشمەرگەی خۆی هەیە هەر حیزبە ئاسایشی خۆی هەیە تەوان من بچم یەکێتی و پارتیە جوانی کەنیانە هەر حیزبە علاقاتی دەرەوەی خۆی هەیە هەر حیزبە علاقاتی حتا لەگەڵ بەغاش بە جیاهی خۆی هەیە مالیەشیان جیاوازە ئیتر تێناگەم بۆچی ئەڵێن دژی دوو ئیدارەی بیکەنە دوو ئیدارەی و دانیشن بەخۆتان ئێستا دوو ئیدارەی نییە لە دێگەڵە تۆ ئەو سنوورەی دێگەڵە یعنی ئێستا ئەوە چییە مەسن بۆ نمونە لەبەرەوە بە قەناعەتی من یعنی بیری حیزبایەتی تەسک وەسەیتەرەی ئەم تەرەفە و ئەو تەرەفە بەهێزترە لە بیری ئەوەی کە هەموو یەک بن لە ناو چوارچێوەی کوردایەتیە و بە یەکەوە ئیش بکەن وەکو منوتم عەمەل فەریق یعنی وەکو تیمێک بە یەکەوە نەچەسپاوە ئاوایش بۆ نەچەسپاوە بە ئەم هەموو ساڵە دەبێ بچی لەوانە پرسی کە مەسئولن وەکو ئەوانش وەکو تۆڵی دەست ناچێت هیچی لێ بکەیان